لە لاپەڕی مێژووی وڵاتە ئەنووسرێتەوە و شانازی ئێمەش نەبین 10 ساڵی تر ئەوانەی کە ئەمڕۆ ئەکرێت باوەڕیان بەوە نەبێ ناچارن بگەڕێنەوە ئەم مێژووە بکەن بە مێژووی خۆیان. ئێمە ئومێدمانەوە بوو ئێستەیژە ئومێدەمان هەیە خەڵک جارێکی کە مێژووەکەی خۆی ڕابردوو قوربانیدانەکانی نەبەستێتەوە بە حەدەسێک کە ئێستا لە ئارایە یاخود گوزەرانی خەڵک ئەمە دوجار مێژووە ناکرێ لە بیری کەین. هەستەکەین ساڵ لە دوای ساڵ هەڵەبجەکە ڕەمزی مەزلومیەتە کە لەسەر ئاستی جیهان بە قوربانیدانەکەی ناسرێنراوە هەستەکەی ساڵ بۆ ساڵ کاڵە بێتەوە یادەکانی مەرگەساتی کیمیابارانی هەڵەبجە هەمووی ئەبەسینەوە بۆ واقعی کە ئێستای لە کاتێکە واقعەتەیە پەڕێت ئەڕوات و ڕۆژگاری واریدا سەختتر و ئەکرێ باشتریش بڕێوە بێ بەڵام دوجارەوە مێژووە بۆ ئێمە ئامانجمان بوو پێیان بە خەڵک بدەین لە ڕیشەوە لە ڕێکەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەوە بە خەڵکیڵین ئێمە ساڵ و 2 ساڵێکی تر هیچ کام لەم بەرپرسانە تا 10 ساڵ 5 ساڵێکە لەسەر ئەم مێزی ئیداری ئێستا نین و ئەم دەسەڵاتە سیاسی ژواریدا گۆڕانکاری یاخود 20 ساڵی تر هێز و لایەنی سیاسی کە بێتە پێش بەڵام مێژوو ڕابردوو قوربانیدانەکانمان هەروکو خۆیەتی نایارەکانی کورد خۆیان ئەیانەوێ لە ئێمە کە واز بێنین لەم ڕابردوو واز بێنین لە مێژوو واز بێنین لە قوربانیە ئەوە تا ئێمە خۆمان دەست پێشخەریەکەین. داواکاری سەرەکی ئێمە وەکو کەسوکاری شەهیدان ئاوەردانەوەی لە ڕووداوەکە و ناساندنی وەکو جینۆسایدێک کە ڕووی داوا لە کاتی خۆیدا هەموو مەرجەکانی جینۆساید و کۆمەڵکوژی تێدایە لەوەی کە خەڵکی سڤیل بوون منداڵ و ژن و پیاوی بەتەمەنی تیا بووە و زۆربەی هەرە زۆری قوربانیەکان شەهید بوون و ئەوانەش کە ماونەتەوە بریندار و تا ئێستاش گرفتاری برینەکانیانن ئەمانە هەموو مەرج و پێوەری بە کۆمەڵکوژی ناساندنی ڕووداوەکەن و داواکاری دووەمیش بریتە لە نەوژەنکردن و پاراستن و پەرەپێدانی ئەو مۆنەمنتە هەمووەکو هێمایەک بۆ مەزلومیەتی ڕووداوەکە و قوربانیەکانی هەمووەکو هێمایەک بۆ مەزلومیەتی ناوچەکە بەگشتی.